لا یاریەکانی دەستپێکی وەرزی 2022-23 خولی نایبی کوردستان و لە شارۆچکەی پیرمام پێشمەرگەی هەولێری خاوەند و نازناوی خولەکە میوانداری ئاکرەی تازە سەرکەوتووی کرد. لا یەکەم هێرشیارێکە و بە سوود وەرگرتن لە تۆپێکی جێگیر ڕێکار هاشم بەرگریکاریانی پێشمەرگەی هەولێر بەسەر و بە هەڵا گۆڵ یەکەمی لەسەر خۆیان تۆمار کرد و ئاکرەی پێشخست. دوایەم گۆڵا پێشمەرگەی هەولێر کۆنتڕۆڵی تۆپی زیاتر کەوتە دەست و فشاری خستە سەر گۆڵی یانەی میوان. کۆمەڵێک دەرفەتی بۆ یەکسانکردنەوەی ئەنجامی یاریەکە بۆ ڕەخسا هەندێکی بە ئاسانی لەدەستدا و بەشێکیشی بەرگریکاران و ئیدریس مۆفەقی گۆڵپارێزی ئاکرێ بربەست بوون. نیوە یەکەم بەم ئەنجامە بە کۆتا هات. لا نیوەی دووەم وەک سەرەتای نیوە یەکەم ئاکرێ باش دەرکەوتەوە و دوو دەرفەتی گۆڵی بۆ ڕەخسا لە دەستیدا. لا خولەکی 55 دیلمان ڕۆکان ئەنجامەکەی بۆ پێشمەرگەی هەولێری خاوەن ماڵ یەکسان کردەوە. لا خولەکی 67ش ناوبژوان لێدانێکی سزای بۆ پێشمەرگە ئەژمار کرد و عەبدوڵڵا سەر بە سەرکەوتوانە جێبەجێ کرد و پێشمەرگەی هەولێری بە گۆڵی دووەم پێشخست. ئاکرێ لەم دەرفەتە نزیک بۆ ئەنجامەکە یەکسان بکاتەوە بەڵام سەیف زەمیری گۆڵپارێز هێرشەکەی کۆتایی پێهێنا. یاری تا کۆتایی بەم ئەنجامە مایەوە و پێشمەرگەی هەولێر بە ئەنجامی دوو گۆڵ بەرامبەر بە گۆڵێک براوە بوو. خۆتان دەزانن یاری یەکەم یارێکی قورسە خاصە لەگەر فەریقێک و پێشمەرگە عنی فەریقێکی زۆر باشە موسڵ منافسە لەسەر دەوری دەکا ئەو شتێکی زۆر ئاسە نەبوو بوو ئێمە بینە ناو یاریگە ئێمات بوو سێ خاڵ یاریەکە بەڵام هەندێک جار خوا تەوفیقی نادا و فەریق هیچ قوسیرێکی نەکرد یاری خۆمان کرد و الحەمدوللا دوو گۆڵ بە یەک گۆڵێک خۆتان بینیتان بەجازە گۆڵی لێمە کرد بە هەڵەی فەردی خۆمان و ئینشەڵڵا لە یاریەکانی ئێستا سەرەتایە لە یاریەکانی دا دەتوانین تعویز بکەین لە ناو یاریگای خۆمان ئینشەڵڵا دەبینیانە ئاکرێ لە پێش ڕێزەکانی پێشەوە ئینشەڵڵا. وڵا بە شێوەیەکی گشتی هەموو یاریەکان بخاستن لە بیدایە زۆر زەحمەتە ئەم زۆر جاو قسەی دووبارەم کردەوە لە بیدایەتی یاری هیچ یاریەک زایف نییە هیچ فەریقێک ینی ئاسانیە لێ بێەوە بە دلیل ئەوەش ئاکرێ ڕاستە یەکەم ساڵتی کە پاش دەرەجەیەک هاتە ممتاز سەرێشێکی زۆری بۆ دروستکردین بەس ئەلحەمدولیلا توانیمان هەرچەندە دەکرا لە شۆتی یەکەم گۆڵ تۆمار بکەین بەس لە کوڕەتی سابتە کە بێتەرکیزی یاریزانەکان یان لە خافری یاریزانەکان ئەو گۆڵە تۆزێ تاخیری کردین بەڵام ئەوەی جێگای دەستخۆشی بوو لە شۆتی دووەم توانیمان لە وەختێکی باش گۆڵ بکەین چونکە ئەو وەختە مساعد بوو بۆ ئەوی گۆڵی دووەم بکەین. بەم شێوەیە پێشمەرگەی هەولێر یەکەم سێ خاڵی وەرزی نوێی بەدەستهێنا و لە دووەم یاری خۆی دەبێت تا میوانی زاخۆ ئاکرێش لە یەکەم یاری بێخاڵ یاریگای جێهێشت لە یاری دووەمیشی میوانداری ئاڕات دەکات. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام پیرمام.